وای کوردستانی زلف تۆڵانی ڕزگاریە ژینەی ژینستانی ناوی تۆ ڕەمزی ئازاریە ئەورەت لە زۆڵ بەرداوایە سەرچۆپی شاروێرانی وای سەتەم ئەورەتێ بەرێ بۆ لە ژن و ژیان و ئازادی ئای لاچن خەڵی زاڵم دیمنی ئازادی بدێنم ئەیوەی جەگەم هەموو لەمەتاوە و ساڕێژە کاتێنە نیگاوی هیواداریێ وەک بولبولێوەهاریێ پرێچێکەی ڕەهایێ عەجرێ گوڵۆوەهاریێ مژدە بۆن بۆلوات بەهات شن بۆ مرگۆ زەر و ئەمان هیوادارێ بەڕۆناکەیت دەی ببێنم ژینی ڕێزگار ئای لاچن خەڵی زاڵم دێبنم دیمنی شادی ئەیوای ستەم ئەورەتێ بەرێ بۆ لە ژن و ژیان و ئازادی ئای لاچن خەڵی زاڵم دێبنم دیمنی شادی ئەیوای ستەم ئەورەتێ بەرێ بۆ لە ژن و ژیان و ئازادی بتيري بيرنتي ببرسيان بتيري بيرنتي يا بيرتو إلا بيبي أتاهز الزيادة يا بيرتو إلا بيبي أتاهز الزيادة دجمن لها رنجيبي وتفرق الدكوشي سنتا إما بلاوبي أو داتواني سرواربي سنتا إما بلاوبي
من أو داتواني سروار بي يقرتو إلا بيبي أتاهز الزيادير بي يقرتو إلا بيبي أتاهز الزيادير بي ما باستم وشعر بتاو هلينا في رزقاري ببينا وشعر بتاو هلينا في رزقاري ببينا يا قلتو يلا بيبي أتاهز الزيادير يا قلتو يلا بيبي أتاهز الزيادير توش وتوش محتاجي ليش غيرك زور قورة جروجور كينم دورة ليش غيرك زور قورة جروجور كينم دورة يا قلتو إلا بيبي أتاهز الزيادير يا قلتو إلا بيبي أتاهز من أوديلم لازم داري تاريكا أطبيبي رونك كبري ساوم بنا وزار الخيداري باريكا حافظنجي أبشريني هنقاوم حافظنجي أبشريني هنقاوم من أوديلم لا بشوري فولاوا أصوي هواي ياش مرقي زويناكم أصوي هواي ياش مرقي زويناكم Bagrisul baruyase manusra bandi aynamayı berlatam madameti zor beygalim la pişta dere golav sarama bu hasım dere golav sarama من أوديلم لا بشوري فولاوا أصوي واي ياش مرقي زويناكم أصوي واي ياش مرقي زويناكم من أوديلم كاسرن جيبي باكم صلت شاوي فرلقيني زقناكم دانا تشيري قرقي هاري سارلاكم ذاتي يعني نالذي وملقناكم ذاتي يعني نالذي لقيناكم من أوديلم
لب شوری پولا آسای وای گشت مرگیز به نکم آسای وای گشت مرگیز به نکم من عوديلم كاسرنجي بباكم صلة شاوي فرلقيني زقناكم من عوديلم كادي كاري زور دارم دلي لبر قورينالم ألرزي كاشر تركا كل بيلاشي زاندارم کوی خرافتر لا نخنا آگوزه کوی خرافتر لا نخنا آگوزه من اودیدم لا بشورای پولا آسوی وای گشت مرگیز نکم آسوی وای گشت مرگیز
بخشندەی ماڵ و سال و جان ڕۆڵەی کارگەری کاڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیردا مێشکابێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە تاگەینا دوایی دێن نەتاقیڕێت نادووری دێت سەرما و برسێتی و ئازاری ژان نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان پێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان مەشغەڵ بادەست پرچت دەکەمە پێنووسی مێژوو بۆ بووکی وڵات بۆ گوڵی هیوا بۆ ئاسۆی ڕوون بۆ ژن بۆ ژیان بۆ ئازادی. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت. خۆشحاڵم ئەمڕۆ هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان لە بەرواری 4 سەرماوەزی ساڵی 1401 هەتاوی بەرابەر لەگەڵ 25 نوامبری ساڵی 2022 زاینی. ئازیزان، هەروەکو گوتم ئەمڕۆ 25 نوامبر ڕۆژی خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنانە. ئازیزان، بێگومان نامەوێ بڕۆمە ناو تاریخچەی ئەم ڕۆژە چۆن هەمووتان ئاگاداری تاریخچەی ئەم ڕۆژە هەن، بەڵام لە ساڵی 1999 تاکو ئێستا سازمانی ملەلی متحد ئەم ڕۆژەی بە عنوانی ڕۆژی جیهانی خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنان معرەفی کردووە. ئێمە لە بارودۆخێکین لە ئێراندا کە 3 مانگە ناڕزایەتی و ئاخێز و شۆڕەشێک بەرپا بووە لە دژی حکوومەتێکی دژە ژنی حکوومەتی ئیسلامی کە جەرەخەکەی بە مەرگی ژینا ئەمینی سەری هەڵدا. بێگومان ئەم شۆڕەشە جیاوازەکەی لە شۆڕەشەکانی پێشووتر ئەوەیە کە ژنان پێشەنگی بوون. شۆڕش گەلێکتر لە ئێرانە سەری هەڵداوە، ژنانیش بەشداری بوون، بەڵام بە شێوەیەک لە شێوەگەل سەرکوت بووە. بەڵام ئەم شۆڕەشە تاکو ئێستا بەردەوامە ئەتوانی یەکێ دەلایلی ئەوە بێت کە شۆڕەشی پێشەنگایەتی ژنانە. ژنانێک ئەبینین کە تا دوێنێ لە ترسی باوک دایک شۆکانیان حتا نەیان ئەوێرە ڕووسەریەکانیان لە ماڵەوە دابنێن، بەڵام ئەمڕۆ بوێرانە دێنە خەیابان و یەکگرتوو لە پێش هێزە ئینتیزامیەکان سنگیان قەڵغانەکەن و ئەوەستێن. دایکانێک ئەبینین کە ڕۆڵە جوانە مەرگەکانیان لەسەر دەستیانن، بەڵام دروشمی ڕادیکاڵ ئەڵێنەوە. بە جێگای گریە و زاری ئەڵێن درێژە بەم خەباتە بن. باوکانێک ئەبینین سرود و شعری ڕادیکاڵ دروشم ئەڵێن بەرزدی حکوومەتی ئیسلامی. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆماندا بۆ چاوتوێکردنی ئەم باسانە هەم بۆ ڕۆژی 25 نوامبر هەم بۆ ئەم ئاخێزە سەرتاسەریە کە 3 مانگە بەردەوامە میوانداری بەڕێز شەتاو سەعەدپەنا چالاکی سیاسی بواری ژنان ئەبین و کۆمەڵێک پرسیاری لەم بارەوە لێ ئەکەین. هاوڕێ شەتاو، زۆر بەخێربی، زۆر سپاس کە لە بەرنامەی ئەمڕۆماندا حازر بووی. سڵاو ڕێزمەس بۆ ئێوە و بینەرانتان هەمە خزمەتانە. هاوڕێ شەتاو، 25 نوامبر ڕۆژی جیهانی دژ بە توندوتیژی ژنان لە خەباتی ژناندا چ بایەخێکی هەیە؟ ئەمە لە میژۆ سیستەمێکی پیاسالاریە ژنان لە دایک بووگن، سیستەمی حاکمیەتێکی ئیسلامی ئستبدادی و سەرمایەداریە. بە پێنای ئەوە ئەو نۆ سیستەمە هەمیشە ژنگەلیان لە ناو ماڵادانیا کە هەمیشە ژنگەلیان برگەسە ژێر زۆڵم و ستەم خۆیان و ژنگەل لە خەفەخانە قەراریان گرگا. بە پێ ئەوە هەمیشە ئەتوانین بێژین کە ژنگەل هەر لەو بابەتە
مبارز و چالاک بووبن لەسەر ئەوەی کە بە شۆن مافی خۆیان نابن و ئەو شتە لە ڕیشە لەبێن بوون. هاوڕێشە تا و نزیکایەتی ڕۆژی 25 نوام لەگەڵ ئاخێزێک کە دوای مەرگی ژینە ئەمینی ڕوویداوە چۆن پێناسە ئەکەن؟ مەرگی ژینا بوو بە جنبشێک، بوو بە انقلابێک کە بەڕاستی توانین بێژین کە بەدەست ژینەوە دەستی پێکرد، بە ڕێبەری ژینە ئەمینی و دەستی پێکرد. هەروە کە ئەوێنن لەناو ئەم جنبشە لەناو ئەم انقلابە باز هەم ژنگەل ئێمە هەنەژێر شکنجە و زۆڵم و ستەما لە ئازارگەل جنسیا کە ئەیوێنن لەناو زیندانەکانمانە لەژێر ئەشکەنجاکە وجودی هەست بۆیان تا ئەوەی کە لەناو خیابانەکانە هەروە تعڕۆزگەلێکیان پێ ئەکرێت و بە لێدان و بات و بە هەر شێوەیەک بۆیان بکرێت هەر ئەو تعڕۆزە هەرچەند بۆ پیاوگەلی شەکەن بەڵام بۆ ژن زۆرتر ئەیکەن و ئاسانیە بۆیان و ژنگەل نیشانیاندا لەم جنبشە نیشانیاندا کە مشکڵی ئەسلی ژن حجاب نییە، دروستە بەناو حجاب دەستی پێکرد بەڵام مەسەلەی ئەسلی ژن حجاب نییە، مەسەلەی ئەسلی ژن مافی ژنە، مافی ژنە لەناو کۆمەلگا، مافی ژنە لەناو سیستمی حاکمیەتە، مافی ژنە لەناو یاساکانە کە بەداخەوە ئێمە ئەبینین بە دەهان ساڵ و سەدان ساڵە ئەم شتە بۆ ژنانی کورد و هەموو ژنانی ئێران ئێمە کەیسە لە جغرافیا ئێرانی بێژین باسی بکەین ئەم شتە هەر نەبووگە، ئەو بەرامبەرە نەبووگە، بەرامبەری ژن و پیاگ نەبووگە و بەداخەو ژنگەل لە خراپترین حاڵەتگەلیشە حتا بایکۆت بووگن. هاوڕێشە تاو بۆچی ژنان ڕۆڵێکی هێندە دیار و پێشەنگیان هەیە لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا؟ ژنگەل ئێمە لەناو کۆمەڵگای ئێمە هەر بەواستەی ئەو شتانە کە پێتانم وت ئێمە وەختێک مثالتان بووام لە ناو جامعە ئێمە لە کۆمەڵ ئێمە ژن بەداخەوە هەم لە حاکمیەتە هەم لە ناو کۆمەڵگا هەم لە ناو خانەوادە ها لەژێر زۆڵم و ستەما قەراری گرگە بە سەدان ساڵ بە مێژووی فرەدرێژە و کە تۆ ئەو زۆڵم و ستەما ئەوێنی کە تۆ ئەو ناڕزایەتی ئەوینی کە ئەو شتە ئەبینی لە توا کە خەریکن بەرامبەرت ئەیکەن بە تاکید ناتوانانی کۆتابیت بە تاکید ناتوانانی ئەو شتە قبول بکەیت پس هەوڵە دەی بۆ ئەو شتەکە بە مافی خۆت بگەیت بە حەقی خۆت بگەیت ئێمە ئەوێنین لە ناو کۆمەلگامانە مثڵەن وەکو ژن و پیاگی کە جیا ئەوەوەیەک بەداخەوە مثاڵی سادە ئاین ئێمە حەق مناڵ ئان بە باوکەکە بە دایکەکە تا 7 ساڵگیە لە حاڵێکە مناڵ ئەشێ لە ژێر سایە دایک و باوکە گۆرە بێت کە ئێمە لە ناو سیستەمە حاکمیەتی جمهوری ئیسلامیە بە طبق قانون شەرع و ئیسلام تعینی ئەکا کە ئەو قەزیە ژن تا 7 ساڵگیەتانێ کە چۆن ئەمە مثاڵی سادەست یا حەق تەلاقا بەدەست پیاگ و نییە بەدەست ژنەوە من وەکو ژنێ من خۆمێژم وەکو ژنێکە تەجروبەم بووگە لەسەر ئەم مەسئلە هێشتا لە بیر ناکەمەوە ڕۆژانێکە زەخت لەسەرم بوو بۆ تەلاق سەندن کە تۆ مەجبور بووی بلاڵی تۆ لە بەردەم قازیە حاکمە بلاڵی تۆ لە مەڵا بڵاڵی تۆ لە هەر ئەو پیاگە کە بێ بە زۆر تەلاق وبات کە سەدان ژن هەزاران ژن هەست لە من خراوتر کە حتا لە نەزەر خانەوادە و ساپۆرت ناون لە بنەماڵە و ساپۆرت ناون و بە تەنیان لەم ڕێگە ئەمە مثاڵی سادەست کە ئەوێنین خۆ دانێ وەکو من دانێ وەکو شەتاناوگەل وەکو جنابتان و هەزاران ژنتر لەم ڕێگە و خەباتەکەن بۆ ئەوەی کە بە مافی خۆیان دەست پێ بکەن. هاوڕێ شەتاو ژنانی کوردستان پایەی سەرەکی خەباتن لە ڕاستیدا سەرکردایەتی خەباتەکەیان کرد چ دەستاوەردێکیان بۆ خاڵە بەهێزەکانی ژنان لەم هەڵمەتەدا بۆمان باسکەن؟ ئێمە ژنانی کوردستان بە واستەی مەسایلی سیاسی واستەی ئەوەی کە وەکو کوردێک قەرارمان کرد وەکو ئتنیکێک بووین لە ناو جامعای ئێرانە لە بەرامبەر حکوومەتی ئێرانە لە بەرامبەر ئێران شاریەکانە لە بەرامبەر فەمینیسمی مەرکەزگەڕاکانە بەداخەوە هەمیشە وەکو ژێردەسە سێرمانیان کرد وەکو کەم سێرمانیان کرد لە ناو کۆمەلگا و بنەماڵە و باوک و برا و شوو ئەمانە کە جیاس ئەوانە بەحسی جیاز بەڵام ئەتوانین بێژین کە وەکو مەسئلەی سیاسی وەکو مەسئلەی کوردبوون کە
بەس بەحسی ژن جیابێت بەحسی کوردبوونمان لە مۆسەتا فرە ڕوون بوو کارێکی کرد هەوڵێکی داکە ژنی کورد لەم مەسالە لە پێشانگە لەم جنبشگەلا لەم فعالیەتگەلا فرەتر خۆی نیشان بات فراتر لە پێشەوە بێت نسبەت بە ژنی فارس تورک عەرەب بەلوچ هەرچەند هەمانە ژنگەل چالاکمان هەیە لە بواری سیاسی اجتماعی فەرهەنگی و لە ئەتنی گەلترا بەڵام ژنی کورد بە واستەی ئەو کوردبوونەکەی و باستەی خەباتێکە بەر تەک پیاگە لە بواری سیاسی اجتماعی و کردگیە ژنانی کورد توانی گیانە یەکی دوو لە بانتر بن بەنسبەت ژنانی گەلانی تر ئێران هەڕەشە تا کۆمەڵە لە هەموو حەزبەکانی تری کوردستان کاری زیاتری بۆ یەکسانی نێوان ژن و پیاو کردووە ڕۆڵی حەزبە شەپەکان لا ڕێکخستنی خەباتی ژنان چییە؟ بە مێژووی حزبە چاپەکان ئێمە ئەتوانین بیر لەوە بکەینەوە کە باسی کۆمونیست و سوسیالیزم باسی ئەو نوع حاکمیەتی سوسیالیزم و کۆمونیستیا ژن لە بەرامبەر پیاگە ئەوێنێت بەرامبەری ژن و پیاگی لە نەزەراگرگا مافی ژن و پیاگی بەرامبەر یەکدانیاگە بە مێژوو هەڵەگەڕێتەوە لە ناو نوعی سیستمی چەپا و مەسئلەی کۆمەڵە دروستە ئێمە شاید لە مێژووە ژنان و پیاگەلێکمان بووگە ژنگەلێکمان بووگە بە کەم لە قاڵبی کەمترا یعنی تعدادی کەمترا مبارز بووبن شۆڕشگەر بووبن بەڵام کۆمەڵە وەکو هێزێکی نظامی وەکو هێزێکی سازمانی وەکو هێزێکی حزبی هات ژنانی لە تەک پیاگەلا لە عەرسەی مبارزە و شۆڕشا دانیا منی وەکو پێشمەرگەی ژن تەک پێشمەرگەی پیاگە جیاوازێکی دانەنیە منی وەکو چەکدارێکی ژن تەک چەکدارێکی پیاگە دانەنیە من ئەتانم وەکو چەکدارێکی ژن ئەمە بەحسی سیاسەتەکەم وەکو چەکدارێکی ژن ئەتوانم فەرماندەی هێزێ بم پیاگێکی شارەتوانێت کۆمەڵە هات ئەو مافیە بەرامبەر یەکدانیا کۆمەڵە هات بەرامبەری ژن و پیاگی لە بەرامبەر یەکدانیا کرد لە داهاتووی ئێرانیشان کە تاکیدە ئێمە ئەتوانین ئەوە تەسیرێکی مثبەتی بێت لە یاسای ئێمە لە داهاتوو حکوومەتێکی جەدیدا دوای ڕۆخان ئێرانە قەتعەن ژنگەل ئێمە ئەتوانن بە مافی خۆیان لە ژێر سایە حزبە چەپەکانە بگەین ئشارتان پێکرد کە ژنان بەشدارن لەم ئاخێزانە بەشداری ژنان لەم بزوستنەوەدا چه گۆڕانکاریەکی کولتوری و کۆمەڵایەتی بە دوای خۆدا هێناوە لە باسی کولتور و کۆمەڵایەتی ئێمە ئەتوانین سەیری ئەو جنبشە بکەین سەیری ئەو خەڵکە تێنواتێنە دەرەوە من چند ڕۆژ لەمەوبەر ڤیدیۆیەکم دی لە مەهابادا کە پایگا بەسیج مەهاباد ژنگەر خەریک بوون ئەو ئاسنەکە ئێمە هەمیشە ئێژین پیاگەکە زۆر تێرێت بۆ ئاسن وەێ ئەو هەست وا لە دڵ ژنا بوو ئەو زڵم مستەمەوە لە مێژووە لە بەژن کریاگە ئەو ئاسنەی دیواری بەسیجیان هاوردە خوارەوە چوونە سەر دیوارەکان چوونە سەر پەنجەرەکان ژنەکان لە پێشەوە بوون لە پێشی پیاوەکانە بوون ئەوە لە باری سیاسیە لە باری جنبشە لە باری مبارزاتیەوە تایم بین لە باری فەرهەنگی و هونەری و ئێمە ئەتوانین مثالە سادە بین ئەم جنبشە ژینایان کرد بە سەمبۆلێک لە تۆ دنیا بەناو ژن ژیان ئازادیە و ئێوە ئەوێنن ئایسا تۆ ئارتیستەکان نازام کوردیەکە بێتە چا کەسگەلێک کار نەقاشیەکەن ژن خەریکن نەقاشیەکەن کەسگەلێکە خەریکن ئاوازە خوێنن لە باری ژنەوە ئاوازە خوێنن کەسگەلێکە خەریکن ئەم جنبشە ژن ژیان ئازادیە بەڕێ ئەوەن ژنیان کردگەسە سمبۆلێک ژنیان کردگەسە نەمادێک لە ئەم جنبشە مبارزاتیە نەهەر بۆ ئێران لە تۆ دنیا کە ئێمە ئەوێنین کە حتا گۆرانی بێژە گۆرانیژەکانی دەرەوە وڵات بە زوانگەل مختلفەوە بۆ ژن گۆرانیان داگە لە ژێر سایەی جنبشی ژیان ئازادی بەڵێ ئەبینین کە زۆرێک لەو کەسانەوە دێنە دەرەوە ناڕزایەتی دەرەبڕن بژنانی گەنجن ڕۆڵێکی بەرچاویان هەیە پێویستە چ بکرێت بۆ ئەوەی کە ژنانی هەڵبەتە زۆر هەن بەڵام چ بکرێت بۆ ئەوەی کە ئەوانیش وەکو لاوان ژنانی بە ساڵاچوو میان ساڵ بێنە دەرەوە من قسەکە ئێوە ڕەدەکەمەوە بۆخشن من وا بیرەکەمەوە ئەوەی کە ئایسە ها لە دەرەوە
ژنەکانی گەنجەکانمانن کچەکان جوانەکانمانن ئەوەی کەوا ها لە ماڵەوە زۆرتر شاید ژنە قەدیمەکان کە ئێمە دەستیان ماچەکەین چاویان ماچەکەین چۆن ئێمە دەستپەروەردەی ئەو نەسڵینە کە ئێمەیان بار هاوەرگە کە ئیسە لە ناو خیابانەکان ئابین من ئەو قسەیەوە ڕەدەکەمەوە بەڕاستی نەسڵ جەدیدە کە ئیسە ها لە ناو خیابانە کوڕکەنیشکەلێکن کە دەهەی هەفتا و هەشتای هجری شەمسی بەسەڵا ئێران تاریخی ئێرانین کە هانە دەرەوە هانە ناو خۆ پێشاندانەکانە هانە ناو ئەترازەکانە خۆیان وەکو معتەرزێ ناوێنن خۆیان وەکو بەرەندازێک ئەوێنن خۆیان وەکو ئینقلابیک ئەوێنن ئینقلابی کە تێت کۆماری ئیسلامی کۆماری پەتوسەیداری جمهوری ئیسلامی کە 43 ساڵە ئەمە گەورەترین جنبشێ بووگە لەم 43 ساڵە ڕوویداگە 43 ساڵە هێزێک ئاوامانە نەوگە وەلی ئێمە خەریکین ئەوێنین گەنجەکانمان بە کوڕ و کچ کە ژنەکانمان لە کنار کوڕەکانمانن حتا لە بەرەوتریشن خەریکن فشاریان ناوەرگە بۆ کۆماری جمهوری ئیسلامی ئەو فشارە هات کەسە دەرەوە وڵات هات کەسە سازمان ملل هات کەسە اتحادیە ئوروپا هات کەسە ناوتوە ئۆپۆزیسیۆنەکان بە هەمە جۆرە لە هەرچی جێگە باسی ئەەکەن ئەمە نەسڵ جەدیدەکەن ئەم نەسڵە نسل جديدة كأشياء دعوة كان لا جنجل قديم كبينا درو لتكيان بن كأم انقلاب بنتيجة بكي. بله هاورشتا و بخشی کنترل و من الان که کلیپ هاتوا باوانه ببینین دینا و سرپرسیاره کمان. بله. تیراندازی مستقیم به مردم.
ماڵی خەدیری جاری سەرماوەست شەوی هەینی شەید شەماڵی خەدیری بە خاک سپاردرا تێکەڵ بە کاروان شەیدا بوو. چواری سەرماوەست شەوی هەینی شەید شەماڵی خەدیری بە خاک سپاردرا تێکەڵ بە کاروان شەیدا بوو. بەڵێ زۆر سپاس کە بینەرمانن دینەوە سەر پرسیارەکان لەگەڵ هاوڕێشەتاو هاوڕێشەتاو ئەبینین کە کۆماری ئیسلامی زۆر بە شێوەیەکی دڕندانە لەگەڵ خۆپیشاندەران بەرخۆ دەکات. بۆچی تا دێت ڕژیمی کۆماری ئیسلامی توند و تێژتر لەگەڵ ئەم ڕاپەڕینە دەجوڵێتەوە؟ ئەم جنبشە ئەم خۆپیشاندانێکە دەستی پێکرد لە ژنۆ دەستی پێکرد و بە ناو حجابەوە دەستی پێکرد کە گەورەترین کێشەی کۆماری ئیسلامی لە سیستمەکەیە هەست. سیستم بە ئیدئۆلۆژی کامڵن ئیسلامی، حکوومەتێک کامڵن ئیسلامی، قانونێک کامڵن ئیسلامی لەژێر سای ئیسلام و بەناو قورئانە. و ئێمە ئەوێنین کە ئەگەر قەرار بێت لەناو ئەو حکوومەتە حجابێک نەمێنێت 0 تا 100 و ئیدئۆلۆژیا چێ دەژێر سوال. و ئەزانەی کە ژنانی ئێران ژنانێک نین کە فقط مەسئلەیان حجاب بێت، خۆی ئەزانێت کە ئەو سیستما ئەو نۆ حاکمیت ئیسلامیە ئدغام کردگە لەناو قانونەکەیە، لەناو یاساکەیە، لەناو سیستمە سیاسی ئیجتماعی فەرهەنگیەکەیە. ئێمە مثاڵی ساداین، چەندانە مثاڵتان بۆ بم: حەقە تەلاقە، حەقە فەرزەندە، کودەکەم سەریە، بەحسە سەقتی جەنینە کە ئەوە اختیارێکەکە هەرچەند لە فرێک لە کشوەرگەلانیە وەلی خوب 0 تا 100 مخالفەتەکەەوە قەزیە. مەسئلەیە بەحسە ئێرسا، مەسئلەی حەق دیاز، فرێک مەسائل هەز، تەفکیکی جنسیەتیە کە ئێمە ئێوێنین لە ناو دانشگاکانمانە، لە ناو ئیداراتمانە، حتا لە بارێ حقوقی و کاری و شغڵی. خب ئەگەر قەرار بێت ئەم مەسئلە کە ژن دەستی پێ پیاکە بەحسە حجاب بێت، حق و حقوقان تریشی خۆی گەرەکە. و ئەزانەی کە دنیای ئیمڕۆژی دنیای ئەرتباتاتە، دنیای پێشکەوت و کۆنەپەرستی نەماگە بۆ
مردمی ئێران بۆ ژنگەل بە تایبەت ژن ئەو شتە قبول ناکات وتم هەروەها کە ئەوێنن نەسڵ جەدید دەهەی هەشتا هەفتە تێنە ناو خیابانەکان ئێمە زمانێک شاید تا 5 ساڵ لەمەوە بەرئەماوت مناڵەکانمان نسل ئێمڕۆژی ڕوودارن هارن ئەو ڕێز و احتراموا قرار بێت لە بەرامبەر دایک و باوکیان نەداینانن لە حاڵێکا بەحس بێڕێزی و بێاحترامی نەبوو بەحسی ئەوە بوو کە ئەم نەسڵە مافی خۆیان ئەزانن چەس حەق و حقوقی خۆیان ئەزانن چەس بەخاطر ئەوە کۆماری ئیسلامی لەو شتە بە 0 تاسەی ئەترسێت 0 تاسەی و ئەگەر ئەو کارە بکات ئەڕوخێت بەس ئەو شتە بۆی قابلە قبول نییە و دژ ئەم شتە ئەبێسێت هەوڕەشەتەوە بە بڕوای ئێوە ئەبێت چی بکرێت تا ئەم شۆڕەشە سەر بکەوێ بێگومان خەڵک ناگەڕێنەوە سەر وەزعەتی 2-3 مانگ لەوە پێشی بە بڕوای ئێوە ئەبێت چی بکرێت لەباری کوردستانەوە خۆ ئەمە لە کوردستانە بەڕاستیەوە نزیک 6 ڕۆژە 7 ڕۆژە هاینە ناومەیانەوە خەباتەکەین ئەوە بەلوچستانە کە ئێوەن نەفەسێک تازاکەن و دوارە تێنەوە سەتمیان بەڕاستی ئەو نێکل بەڕاستی بەلوچەکان فریان لێ کوژیاش فریان لێ شەهید بوو فریان لێ بریندار بوو ئەمێنێتە سەر شارەکان چرکە ئێمە کێشەی گەورەمان هاستن مرکز نشینەکان ئێران شاریەکان بەقەو فارسی وتنی یا کوردی وتنی خۆش نشینەکان ئەو شتەوا لەسەر ئێمە هەست لەسەر ئەوان نییە بە جۆرێک ئێمەشی ئۆپۆزیسیۆنەکانمان ئەحسابەکانمان بە جۆرێک بێن تەکیانە تەعامڵ بکەن دابنیشن بەحس بکەن لەسەری هەروواکە ئێوەنن دوێ کۆپێرەکە لە ئەتحادیە ئوروپا سازمان وێلا بەحس کریا لەسەرەکە ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکانشی دابنیشن کورد لۆر تورک بەلوچ دابنیشن لەسەر ئەم مەسئەلا بە تافقێ بگەین ئەشی ئەتلافێ بکرگێ لە مۆسەتا ئەتلافێ بکرگێ وەختی ئۆپۆزیسیۆنەکان ئەتلافکەن و مردمەوە شتە بێنن مردم ئەو ناهەمانگیە ئەوێنن وەختی ئەوێنن مەسەڵە نێژم ئەحسابە کوردستانی بەیانیەکان ئێمە دوێکە پێرەکە دیمان فقط ئاغای علی کەریمی پشتگیریم من نازانم من تاوەجێکی کە بزانم چهرێ سەرشناس ئاغای علی کەریمی بوو کە ئەلەنەن ئیعلامی کرد کە پشتگیری ئەم بەسەڵا خۆپیش ئەم بۆ خشام احتساباتیە کرد ئەشێنەکان یەک بگرن ئۆپۆزیسیۆنەکان یەک بگرن قەتعەن تەئسیری هەست لە ناو خەڵکە قەتعەن بێگومان خەڵک تێنە دەرەوە ئێمە توا و فشارمان ئەشی بێتە سەر مرکز نشینەکان ئیسە لە باری سیاسیەوە ئۆپۆزیسیۆنەکان حساب خۆیان خاستر ئەزانن و ئێمە وەکو تاکە کەسێک لە میدیاکانە لە سوشیال میدیاکانە لە دەرەوەی وڵاتە لە خۆ پێشاندانەکانە تکیانە هاودەنگ و هاوسین کە بتوانین ئەم ئەنقلابە بەڕێوبووین و بە نەتیجە زووتر بگەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان من پرسیارێکم نەواوە ئەگەر بۆ خۆتان لە کۆتاییدا قسەیەک ڕوو بە خەڵک یا قسەیەکی نەوتراوتان هەیە بفەرمونون. من وەکو ژنێکی کورد ئەم قسەمە بەرامبەر ژنانی کووردا تکایان لێ ئەەکەم لە ژنانی کورد خۆتان وەکو ژنێک کەم مەوێنن ئێوە تەک پیاگە مافتان بەرامبەرە بەرامبەری ژن و پیاگ ئێمەین کە ئەشێ بە وجودی بێنین پیاگ نایا پێمان حکوومەت نایا پێمان شاید ئێمە بڕێک لە پیاگل لە تەکمان نابن لەسەر ئەم مەسەلە ولی ئەگەر ماف خۆتان تانگەرەکەشێ خۆتان هۆڵبن بۆ ئەم شتە و خۆمانین و خۆتانن کە ئەتان بە ئەم مافە بگەین و بۆ بە نەتیجە بگەینین بۆ ئەگەینیش. زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆی وەش و بینەرانتان کاتێکی خۆش. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە میوانداری هاوڕێی شەتاو ساعت بەنا چالاکی سیاسی بواری ژنان بووین. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای سەرکەوتن.
کەس لە کەس ناپرسێت ڕەشەمەستە ڕۆژگار وەرە بڕوانە ڕفێق کە چەپ هەستە ڕۆژگار لێرە ژین مانای نییە کەس بە ژین بڕوای نییە هەموو هەر مەرگە و پین لێرە هەر مردنە ژین لێرە لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا شێر و خونیا قەدەغا دڵ و بەران و نەفەس هەموو لێرە قەدەغا ئێرە هەر بەندە و بەس بەند و بەندی و قەفەس بەڕە لێرە بێجگە بەش بە سینگی تۆ نەفەس نەبزەی دڵدارێ نەوشەی بۆ یارێ نەوتەی دێتە دەرێ لە زمانێ زارێ لێرە لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا شێر و خونیا قەدەغا دڵ و بەران و نەفەس هەموو لێرە قەدەغا داد کە هەر بێدادە دڵە خۆ ناشادە هەرچی خۆزگاس لێرە یەکسرە بەربادە هەرچی خۆزگاس لێرە یەکسرە بەربادە لێرە لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا شێر و خونیا قەدەغا دڵ و بەران و نەفەس هەموو لێرە قەدەغا عشق خەتەر مهر خەتەر تۆ خەتەر ئەوان خەتەر ئێمەمان هیچ شار بەدەر دەمێکە بە بڕوان لە ئێمە حوکمە سەفەر لە ئێمە حوکمە سەفەر
خنجزين و دشي نادات هروري ناسي ليادم آدمي من بولتنان هر حول دم بكاركم من لجري حبي نادات هروري وبشبران وادي غموا دنها برن برنوا شطام منان بس بينتي نابي أبد زيمان كركار برنج إنسان وشكوي تلادكان ای هوریانی رنجی کران بنو میدانی خودخان ام همو با یک سری دبین حز و پشتیوان دنها برن ورنوا شقامکان